بسم الله الرحمن الرحيم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. من خالتي الله بجيشي زمنا مكاوى حسين أمينة مكاوي حسيني ملاحة ميني عبابلي بنا بانقم من كمية كاتا منم دا صالان بوا كاتي كمية باراني كاي كم قصفي الله بجا مالي ما بركوتن مال نزيكي مزوتي شافعية قريتي باشا مالي خومان والله مالي خوماني ليبو لقل مالي دوبران ليبو كاتي قصفي يكم كرات من لجورو لقل برايك و برازايك مابو هتر يكم قصف كرا چوار مال پیو بین ناپالمیای بناوراسی سه مال بین ناپالمیای بناوراسی سه مالکا مالی که فخردین با فخر شل بناوانگو راما میشه کوری ما ولا بازار مرور ایج لیو نبو او قصفه کرا مالی وان همی انتیاسون نانی کسی اندر نچو مالی مامو جمیل دراسی وان سه کوریان خوشی مامو جمیل خوشی بریندار بو سێ کوڕانتیاچ و ماڵی ئێمەش براو برازاکەم لەگەڵ من نابوون بەس من بەعکسە کۆتم و خانەکە ڕووخا ملیانەوانیش شەید بوون ئێمە ئەو کاتە ئەوە لە ماڵەوە بووین حەوت براو باوکو دایکم بوو ڕۆژی شانزەی سێ بوو تەقریبەن ئەڵڵاو عالەم 25 جویز بۆ 12 قەسفەکە کرا یەکەم قەسف بەر ماڵی ئێمە کەوت نانی دەزڕێژێک کرا و دەزڕێژە بەر ماڵی یەکەم بەس ئەو دەزڕێژە کرا ماڵی ئێمە پێوە نەبوو لەوە چێ تەقریبەن 30 ماڵ یا 5-6 گەڕک بۆ قەسفەوە بوو لەو کاتەشە هەمووی لە دەرە بوو شەهیدێکی زۆر درا من لە پۆلی چواری ابتیدایم لە مەکتەبی بێسارانی ئەتر ئەو کاتە کە خەڵکش شڵەزابووتیان قەسف و شتەکرێ و تایارە بەلا سەری ئەڵەبجە تەقریبەن 24 تایارە بەسەری ئەڵەبجا سوڕانەوە 24 تایارە پێشمەرگە لە چواردەوری شار بوو نای لە حەبابێلێ داپارم لێوە پاسداران لەگەڵ پاسدارە تێکەڵ بوون هاتوونە ناو شارەوە نانی پێشمەرگە هەموو حیزبەکان بە هەموو حیزبەکان چواردەوری نەیشیان هێڵا کەس دەرچێت لە شار ئەوە با بۆ مێژووی لێمەوە نەیان هێڵا یەک نەفەر دەرچێ نانی شایەت مەیە نانی ئەو پیاوانەی کە بە تەمەن گێڕانەت ماڵی پورم ئەوە ئێستا حالیان مێردی پورم ماوە وتی دەرچوون لە شار ڕۆژێ پێش قەسفەکە وتی دەرچوون لە شار پێشمەرگە نەیەڵا هەتا لێشیانیا بودانیشیان شکام ئەتر نە هۆکارەکەی نەزانراوە نانی بۆ بۆچی هۆکارە نیان نەڵا ئەو خەڵکە دەرچێەوە کیمیا باران نەکرامانە دوای تۆ یەکێ تەقە ئەچێتە سەر ماڵی یەکێ یا بە دیوارە ڕایە تەقەی لێ نایچێ لەوچێ 5-6 نەفەر بکوژێت تۆ پێی پازار بێنیتە هەڵەبجە و لێنیکەی سەدامی ژەروای لێ ئەکا قەسفیەکە من ئاگام لێ بوو ئەوەی خۆم ئاگام لێ بوو تایارەی بەراسەری ئاسمانی هەڵەبجە وەرەقەی هەڵەیە خوارم تیارە نەوەڵا تیارەی سی خۆمان نەبوون وەرەقەی هەڵەیە خوارەوەی کاکەی جان ئێمە شتێکی واکەین خۆی ئەعلانیان نەکرد ئەی ئاگاتان لە خۆتان بێ با کەس تێگەڵتان نەبێت وای لێ هات هەموویە چۆ لای ئەم سەرکۆنای سەقایم قامێت ئالیا تر خەڵکێکی زۆر قەسف کرا و پاسدار و پێشمەکە تێکەڵ بوون لیا قەسفەکە لێ درا نانی خەڵکی زۆر لیا پێوە ئەوە 15 نانی 15 ئەو کاتە نەکە دوایی لە شانزەی سێشە هەمووی لێو کۆ بوو لێو شوێنە ئەتر ئەعلانیەکە تەقریبەن سەعات 25 جویز بۆ 12 25 جویز بۆ 12 تر ئەو قەسفە درا ئەو ماڵانە پێوە بوون ئەو خەڵکیش لەسەر جادەکە بە زۆربەی لێ درا نانی لای یەسەر بەڕوو سەراکە دەست ڕێژەکە کرا لە ماڵی ئێمەوە
ئەو بەدەست ڕێژەکە تا سەراکە ڕۆی نای خەڵکێکی زۆر پێ بوو خەڵکێکی زۆر بریندار بوو ئێستا کاک جەمال ئەوستا دراوسێمانەوە لە 1970 برینداری کیمیاوەکەی ئەوەی کێکە لەو بریندارانە خوشێکی هەر دیار نەما ئەو ماڵانەی تقریبا ماڵی کاک فەخر ئێمە سێ ماڵ باسی ئەو سێ ماڵی خۆمانەکەم و ئێمە دوو ماڵی مامۆ جەمیل سێ ماڵ دراوسێکەشمان کە کاک فەخرەدین بەوەیش ئەویشدا ئەوە 15 لە سێ ماڵ شەهید بوون هەتا ئەوەنە بەزەخت لێدا ئەوەی نەیبینی بێ لیان نەبێ نازانێت لەرانەوەی ئەو بوومەلئینە چیە ناپاڵمە چوار دوای هاتینە دەڕۆ ئەوە چاڵی کردبوو خەربی ئاوی لە عەرزەکە دەرێنە هەتا مناڵێکی بچووکیانە ماڵی مامۆ جەمیل مامەم نییە بەس هەر پێڵم مامۆ جەمیل لەو خۆشەویستیە مناڵێکی بچووکیانە بوو دوو کۆڵان فڕەیە دوای دۆزیانەوە ناشتیانمانە دوای خەسفەکە درانانەوەی لە ژێرخانە وایە کاتێ لی درا هەڵەبجە هەمووی لە دەرەوە ینی ماڵەکان لە دەرەوە بوون کەس ناچوو بۆ ژێرخانە جۆکە هێدی بوو تا هێدی بوو دوایی زانی هەمووی لە دەرەوەمانە لەو کاتا لی درا خەڵکێکی زۆر بریندار بە خەڵکێکی زۆر شەهید بوو ئەتر ئێمە دوای چوونە ژێرخانەکەمان بەخوا یەک بەردشی تێ نەکەوت هەر لە پێش منیش لەوەتی من بیرم بێ نانی باوکم ژێڕایەتیوەڵێ تقریبا 15 جاروانێکی کە ئێمە ناسن لە 15 جار تۆپ دراوە لە ماڵتان نانی 15 جار تۆپ دراوە ئێمە لە عەنە بینە تۆپ لێیاوین لە عەبابێلێ تۆپ لێیاوین خۆم هەر ئاگام لێ بە 3 جار تۆپ یایەتی لە ماڵی خۆم لەبەرەوە ئێمە سنووری نییە لە سنووری ئێرانە هەرچی تۆ بەڵەدرا بە هەڵەبجەکەم هەتا شەڕەکە لە هەڵەبجە بوو هەڵەبجە هەنی ناوچەیە بوو دایمەخوا پێشمەرگە و جاش تێکەڵە بوون هەچ دایمەخوا شەڕێکی هەبوو یا ئێران لیا ئێران هەر تۆپێکی لای بەر هەڵەبجەکەم ئەوە خەڵک کۆ بووە ینی شاید 15 لە 16 شار خەڵک ڕۆشتە دەرەوە بەرەو سەراکەوتن پێشمەرگ و پازار تێکەڵ بوون تر لەو کاتا قەسفەکە درا لەو کاتا نەبوو مەکتەب نەبوو ئەتر پێشمەرگە و شداتمەمانە تقریبا حیزبی بەعز لێرە نەمابوو تر لێرە نەمابوو چوبوونە دەرەوەی شار نانی جاش و حیزمەتی بەعزوانەی کە لەگەڵ سەداما بوون هەمویان چوونە دەرەوەی هەڵەبجە هەتر لەوەی ئینیان کردبێ ئەعلانیان کردبێ کە لە هەڵەبجە درێ و پازار تێکەڵێ بووە تر حاصڵینەکە هەڵەبجەیان چۆڵ کرد بۆ لێدان ئێمە قەسفەکە کراتر وتم دوو ماڵی دوو برایکەم لە ماڵمان بوو ئەوانی زۆربیان بریندار بوو خۆشم خۆشمێکێک بوو لە بریندارەکان هەل من لەژێر خۆڵەکەم لەگە براکانمان بوو دەرێنێنام بەزە فرای ئەوان نەکەوتن ئەوان تقریبا زەختی تیارەکە و خانووکە تەپی بەسەریانە ئەوانیش خنکان لە ژێر خانووکاتم مەجای دەرێنانەوەیان نەبوو لەو کاتاوانیش شەهید بوون من لە ژوورەوە هاتمە دەرەوە یەکی سەرم بریندار بوو ئەتر نەمزانی برینەکەشم وایە دوایی لەم ساڵانە پێم زانی کە سەرم شەقی بردووە نای کەلەی سرم شکاو لەو کاتا تر لە ژێرخانەی خۆمان نەمانە چون ژێرخانەی ماڵی کاکسی محەمەدی خۆمانە بووسەی حەفاریان پێوت کە بە کاکسەی نانواش مەشهورە ئەتر ڕۆشتنە ژێرخانەکەی ئەوان لە ژێرخانەکەی خۆمانە نەمانە ماڵی خۆمانمان چۆڵ کرد چونە ژێرخانەکەی ئەوان تقریبا هەتا ئێوارە تر قەسفی تیارۆمانە بوو هەتا نزیکی ئێوارە داهات ئێوارە داهات تقریبا 5-6 ماڵ بە یەکۆ بوون لە ژێرخانەکەیوان وتیان کیمیایی باشە ئەتر باوکم خوا لێی خۆش بێ چوو براگەورەکەمی دەرێنە براگەورەکەم شەهید بوو براگەورەکەمی دەرێناو لە ژێرخانەکەتر بە بەتانیە کۆپێچا بوو لە ژوورێکە دای نابوو بەس مناڵە بچکۆلەکەی دەرنێ نابوویەوەتە نەیزانی بوو لەکوێیە من خۆم زانم لەکوێ لای مناو دوایی من هەروتم لایە باوکەتر گویان نیامیا کاتی زۆر سەخڵەتوەین بوون تقریبا 57 بووم والدی
اللي بۆ 1970 ئەو خەزاندار بوو بەڵێ هەتر کچە بچکۆلەکەی خۆشی شەید بوو لەگەڵا کچێکی بچکۆلەی لەگەڵاوە ئەو شەید بوو بیرم نییە بەس یەک شتی مهمە و هەتر تقریباً کاتێ 25 جەویست بۆ 12 قەسفەکە گرا ئەو هەسا دەستنێژ بگرێ تاکێ گۆرەی لە پیاداکەن دەستگوێت تاکەکەی کە فریانەکە دایکەن هەتا ئەوانەی هاتن دوای ناشناوتیانە تاکە گۆرەکەی لە پیا بووتر لە ماڵم مایەوە ئەو هەتا خەڵکەکە گەڕایە لە ئەڵەمجە جا با باسی ئەو بکەم کە ئێوارە داهات وتیان کیمیای ڕژاومانە وتیان کاک هەریکی بچم بەرەو عەبابێلێ مەوەسن ئێمەش کوڕێکمان لەگەڵا بوو نوزادی نابوو نوزادی کاغەفور ئێمە مناڵ بووین ئەتر ئەو تۆزە گەورە بوو لە ئێمە وتی کاکە تۆ مناڵانە بەرە بەرەو عەبابێلێ بردینە ماڵێ بۆ مامۆسایان ئێستا تقریباً ڕۆژنی سێرەکەین ئەڵڵاهو ئەعلەم سێژن ڕووی تر نەخۆش بوونەوانیش لەگەڵ پیاوێکی بەتەمەنی کاکسەی نابوو ئەوانش ئێمە نزیکی 6 نەفەر بووین تقریباً بووین بە 10 نەفەر لەو ژێرخانە تقریباً 10 ڕۆژ لەو ژێرخانە ماین 10 ڕۆژ داڵەبجا ماین ئێستا ئەوانەی کە ئەوانە ماوەین ئێستا لە بەیەکەوە بووین سەبی بیستنەوەمە ئەڵێن ساوشتەکەی واقعیە ئەوە خۆمان لێوە بووین و نانی بە بیرمانەیە 10 ساڵ بووین 10 ڕۆژ ژێرخانە ماینەوە بام نێشتی مهمتر لەوە پێ بڵێم وتم ئێمە ئەوە تقریباً 6 نەفەرە ڕۆشین لەگەڵەوە ئەمانی کەمان جا مەشهەدی دایکم تۆزێ حەزین بوو ئێمە ڕۆژبوونەتر بەجیمانە نەما وامان زاتیەمەیان بەیەکەوە دەرچوونەوە ئەتر لە یەک دابڕین هەر یەکێکمان لە یەک دابڕین ڕافەتی بران بەجیا سلامی بران بەجیا ئێمە من بەجیا هەر یەکێکمان بەجیا چوینە ماڵێ دوایی دایکم خۆی تاق مابوویەوە چبوو لای کاک ئەحمەی برام تقریباً 2 سەعاتێ لە پاڵە پاڵکەوت نانی لە ژوورەکە کاتێ وەفاتی کردو ئەتر ئەو قاچیشی شکاوە دایکم ئەتر وتی بە قاچە خشێ چووم بەڕۆ عەبابێلێ تا سەرکارێزی سەر پشتی شەیدانی و ساتە کارێزێکی لێ بوو پیانە و کارێزی شەیدان کارێزی شەیدانە وتی ڕۆشتمە کارێزەکە تر ژنێ چاوی کێربووی کیمیایی لێیا بوو تۆزێ ئاومیا بەدەموچاوما ئەتر ئەویشم ڕایشێشاتە عەبابێلێ هەر بە حتاوتی مەلابانگ نزیکی مەلابانگی جاگەشتن تە عەبابێلێ بە قاچی شکاوی ئەوش چاوی نەیبینی و ڕایکێشە ئێمەش لە کیمیاکە تقریباً هەریەکێکمان جیا بوو نەریکی بەجیا چوو بوو بۆ دەرەوەی شار بەس ئێمە لە هەڵەبجا مابووین ماینەوە هەتا 10 ڕۆژ من سێرم لە یەک شت لێ هات 10 ڕۆژ ئێمە نامان لە قابلەمەیەکا خوارد وەڵا سوبحان الله تر نازانم قابلەمە بوو بە چی نازانم بوو بە منجەڵێکی گەورە بوو بە شلۆ برنج بۆمان بوو بە گۆشت و هەر سوبحان الله تاون نەبووە تا هاتینە دەرەوە ژێرخانە بەس ئەو کاک نەوزادە تۆزێ تەمەنیە بوو لە گەورەمانە و کاکسەی ئەوان لەوێ بوو هەر تۆزێ خواردن و نانی وشمان پێ بوو نانی ورامی لەگەڵ قابلەمێ چێژ و شلۆ بن بیرم نییە بەخوا 10 ڕۆژ نامان لێ خوارد تاون نەبوو ئەتر دوایی بیرم لێ کردم خوایە ئێستا یەکێ لەو ژنانە ماوە ئەموو جارێکم بۆ لای پێڵێ مەڵم بیرویە چی ئەرە وەڵڵا سوبحان الله ئەوە چۆن وتم هۆ چۆن ئەو نانوشتە تاون نەبوو 10 ڕۆژ نان لە شتێ خۆی اینجا زۆربەی ترسەکەی وتر لە ترسا نانیش پێ ناخورە هەتا ئەو 10 ڕۆژە تیارە قەسفی هەڵەبجەی کردو نانی ئێمە ڕاحەتمان نەکرد نەتوانانی بیتە دەرەوە بڵێ شتێکم وەڵی خانووکەتە پێ بە ملمایە دوای 10 ڕۆژەکە سێرم لە یەک شەدیە پاسدارەکان هاتە ماڵەکە پاسدار هاتە ماڵەکە و زۆر بە پیاسە احتیاجی تیارە قەسفێکردوان پیاسیانەکە ئێمە لە ترسا خەریب زیڕەمانە کرد ئەوش بە جادە و کۆڵان و شتا پیاسیانە کرد هاتن خۆیان کردووە ماڵە ئەتر دوایی وتی ئەتر ئێمەیان بینیان وەرنە دەرەوە چیەکەن و کیمیایی وەشا و بڕۆن دەرەوە هەتر نەمزانیەوە کارچی و ئەو پاسدارانە لە ناو کۆڵانان چیانەکە سێرانە کرد بە هیچی ماڵ دوای هاتمە دەرەوە سێرەکەم سیارەیەکی گەورەیان پێ پڕە لە شتە ئەتر نازانم
الله عەلەم نازانم چی تیا بوو بۆ چیشە گەڕان و دەرگای ماڵان نیشانە کردم. دوایی وتی کاکەجان ئێوە بڕۆن وتم دەی برا ئەم چنە پیرانەمان لەگەڵای خۆمە بە پێ ناتوانن بێن چێوان بەجێ بێڵن خۆتان بڕۆن بەسەر کاکنوزار کۆتە پێشمان و سەر مەجبور بووین بە چی بۆ چاڵاتە ڕۆشتین چاڵێکمان دۆزێ بە ڕەحمابێلێ شوێنە چ جوێنێکی سپیمان پێ بوو تیارەکە بینی ساروخێکی تێگرتی تقریبا دوای بانگی عەسر بوو تا ڕۆشتین وردە ڕۆشتین تاریشی کرد گەشتین عەبابێلێ چوونە عەبابێلێتر چوونە مزگەوتەکەی عەبابێلە مزگەوتە کۆنەکەی ئێستا سەرەکەم خەڵکێکی زۆری لێیە لێوە بوومانە وتیان کاکە وەڵای دایک و لێرە بوو لە عەبابێلێ بۆ تۆ ئەمڕۆ دەرچووە چوو بۆ هاوار و ئەمانە بەرەو ئێران بڕۆ دوای ئەوە 6 ڕۆژی لە عەبابێلێ ماینەوە دوایی بەعزێ پێشمەرگەمە ناسی برایەکم پێشمەرگە بوو کۆن چونکە منە چوم بۆ لای ئەو پێشمەرگایی لێ منیانە ناسی وتیان تۆ براکەی حەمەی حاجی وتم بەڵێ چی دێ لێرە بۆ 300 تۆزێ ئەمیک زەمینیەکان وتی سێن بارتانەکە نەتانێری ئەتر ئەو مناڵانەی کەی بۆی کۆبوون هەر ڕۆشتین دوای سواری میگزەمینەکان وتی کاکە بەرە و وتم لەکوێوەمان بن لە ڕێی شنووریەوە لە ڕێوتی ناو لە ڕێ عەنەب ڕێی عەنەبیشەوە جەنازەیەکی زۆری تیا بوو شیمایەکی زۆری پیاکرا بوو کاکە میگزەمینەکە و کاکە تارێ هاو کەوتە شوێن ئەم سیار نای 5-6 خۆی پێوە نای تای سیارەکە پەنچەر بوو لە عەنەب دابەزین جەنازەیەکی زۆرم بە چای خۆم دی لە ژماردن نای بڵم چەند مرد و چەند شەهید بوومان بە چای 10-15 نەفەرێکی تیا خەڵکی سکەیشیان سوار کرد لەگەڵمانە دوو میگزەمین ئێمە لە پێشەوە دەرچوونەوانیش لە دوا هات دوایی نەمزانی ئەو پازارێ بوو نانی تقریبا بە دەقێ 2 دقێ ئەی سەیری جەنازەکان مەکەن ڕێک لەناو جەنازەکان تاکە پەنچەر ئەی سەیری جەنازەکان مەکەن میژە تو گوێم نایە سێر مەکەی ترسم لە مردو شیش شکاوە ئێستا لەگەڵ کارزگارە مردو شیشەشەم گوێم لێنێ چونکە ترسم شکا بوو لەو کات نانی ژمارەی ئەو شەیدانە کە لێ چیمەیریا بوون نانی لە ژماردن نەهاو من ئەوە نوێم بینی ئەتر نوێشی لەناو لادەکە بڕسە کانەکەی عەنەب ئێستا من حەیفم لێیە ئەو کانەی عەنەبە نانی نەماوە ئاسەواری نەماوە هەر بۆیە حکومەتی هەرێم هەر نەیەڵێ ئەو کرایە بەخان و یا چاودەری بگێرە هەوە وەکو مێژوو بمایەت چونکە ئێستا مێژووی ئەو کانێ نەماوە بۆ وانێ شتێکی جوانە هەر وەکو خۆی تۆزە شکلیان بگۆڕایە با بۆ مێژوو خۆریچێک لە غەڵەتەکانی ئێمەیە کوردستانەوەیە نانی شوێنی مێژووی لە ناوە بە ئاسا ئێنیان نەماڵە ناڵەمە شوێنی مێژوێتن ئەیکەن بە بینایەکی بەرز و ئەمانە ئەخۆرێ سەیری ئێران کە زمانەی شارڕوخە هەچی شوێنی خۆیان وەکو خۆیان هێشتا خەڵکی سەردانیانەکە هەم داهاتێکە بۆ ئێران هەم داهاتێکشە بۆ حکومەت بەس ئێرە وانێ ینی شوێنە مێژوویەکان لە ناوە بن دوای ئێمەش سیارێکی کێش بە دوامانە هات میگزەمینێک تیارەکە بەر بۆ ئەوش وەڵاهی من زۆر سێرم لە تەرمێ هات سەری پازدارێکی سەری جێشێکی عێراقی بوو سەری لێ بوو بوویەوە لاشەی بە ئینەکەیە و کڵاوەکەیە بەس زۆر لە سەیری ئەو مەکرد نانی سەری لێ بوو بێبینیم سەری ئەو جەنازە مەکرد ئەوانی کێشم بینی ترکی مێوەکە هەموویان ئاوسان ڕەش داگرسا بوون و بەس ئاوسانێکی زۆر بە لاشیان و دیار بوو زۆر ئاوسا بوو ینی ئەو چیمێوەکە هەڵتەمژی وتیان بۆ نووسێ و مۆز زۆمانی هەڵتەمژی یەسەر ئەی خەوانی بەڵێ دیمەکان لە بیرە بە ڕێگا ڕۆشن بەس پازدارەکان ئەوانەی کە سیارەکەمان بوو بەتانیشیا بەسەرمانایی ئێوە مناڵبانیان بێن هەتا سوای سیارەکەی کردین هەتا
تەوێ ئەڵڵە و سۆزەکان نێوەسانی بردنێتیەڵۆ لێشە تەسلیمی ئەو لۆری شداتم باریان کردن بدیانە پاوە تر لە پاوە دایان بەزانین و ئێمە ڕۆشتینە هەرسین لە هەرسین ڕۆشتم تر گەڕاینەمانە با من یەک کەسم لەگەڵان نیە تر من و ئەو مناڵانە شەش مناڵەکە بێکۆ لەگەڵ کاک نوزات وەڵای سە دانیشان لە خارجە دانیشانچە لێرە توانی ببینین شوێنیشکی کچەکانی کەش لێرەویان برازایکی خۆم ئەوی برازای خۆم لەگەڵا بوو کشێ بوو ئەو برایان بوو کە لە چمیانکە شێز بوو دوایی چوونە پاوە لە پاوە تر تەوزیعیان کردی هەرێکێ بۆ شوێن یەکێ بۆ هەرسین یەکێ بۆ کەنگاوەر و جەماعەتێ بۆ سەنغۆر و ئێمە چوونە هەرسینەوە تر لە هەرسین جەماعەتی خزمی خۆم بینی ئەوان نەیانزانی ناسرایی خۆمان بوو ڕەفیقی براکەم و چی دەوم باسانمانوت وەڵا کاکە هەموو شێز بوو تر ناڕەحەت بوون لەگەڵ یەک کوێستانی کچە دووچیان شێز بوون وتی من چڕی برازام لەگەڵا بۆ کچی ئەو برایان بوو چی ئەمە زانێت مەڕەوڵا زانێتتر شەیز بوومە چونکە هەمومان بە یەکۆ بوو ئەوژە نزیکی تەمەنی بوو 17 ساڵان ئەڕۆڵا تر بە یەکۆ بوون هەروەمان ناگامان لێ بوو من فامی ئەوم لێ بە ئێستا باوکایەتی بێ بزانی چیەکە مناڵتە بێ مناڵتە مرێ دایکم وەکو چیرۆکەکەی حەزەتی یوسف حەزەتی یاعقوب وتی خەریکە وەکو باڵی پرشکاوم لێ بە هەڵەپەڕێ دایکم هەڵەپەڕی نەمەزانی چێ ئەمە دایکم بووەکە ئێستا هەستی ئەوە زانی کە مناڵەکە شتێکی دەبێت چی دایکم هەڵەپەڕێ ئەمە دایکم بووەکە ئێستا ئەزانم کە دایک چەند میهرەبان ینی دایکم ئۆخرەی لێ بڕاو ئەو برامان تۆزێ متەدەین بۆ کاتتیاماناتر ئەوە شێت بوو ئەوانەی کە لەگەڵ بوون لە دارەی ئاو بوو ئەو کاتە ئاوەکەشی بەرابووی و حەتە خەڵگاتۆتە بەڵە ئاو ڕۆشتۆتە لە ماڵان ئاوەکەی بەرایە بە کاملی لە دایرەی ئاو بوویسەوە ئەزانم کاک نەجمەدین بامەکی ڕەفیقێتی ئێستا کوێ لە قسەکان بێناسی داریا و بۆ یەکۆ بوون ئەتر اینجا شتێکی لەوە ئینتر دوایی چون ئێمە ئەتر خوشێکم دۆزیۆ دارشین چمە پێ بچم بە شوێن هەڵابگەڕم من وتم لایەوە نامێنم چمە ئەگەڕم بە تاوانیژە دۆزمە دوای چوونە کامێران سیارەکە بینە کامێران لەسەر ئەوانەی قسانە پاساوی یاشێ بۆ کە سوکاری خۆی گەڕێ هەم پاسانە هەچی شارەکان ناگەڕێن وتم بام بچمەوە هەم دۆزمەوە هەریچێکمان لە لایەکەم تەقریبەن دوای 2 مانگ 3 مانگ هەمومان کە سوکاری بە یەک شاز بووین وێنانی کە سوکارمان دۆزی هەمومان چوونە سەنغۆر لە ئێرە چوومە کامێران لە کامێران پورێم بینی دوایی وتمە چم وتیان کە سوکارەکە لە سەنغۆر بچۆ بۆ سەنغۆر هەتر ڕۆشنە سەنغۆرتی ئەرسەلانی براشم لێوە بوو ئەوی ڕۆشتبوو بۆ سەنغۆرەتر ئێمەش زانیمان لە سەنغۆرمان کام پاسە چێ بۆ سەنغۆر ئێمە ئەچین بۆ سەنغۆر لێوە کە سوکارمان لێوی چ دوای 3 مانگ ئەلحەمدولیلا بوو کە سوکارمان دۆزیە بۆ یەک شاد بووینەوە چوومە هەر شوێنەیان و کە سوکاری تۆ لێن ناری هەڵەبجەیەکانمە دۆزیان و لە سەنغۆرەتە بە پرسیارکاری منی سواری و پاسەکان ئەگەڕان ئەی چێ بۆ سەنغۆریە سوار بێت ئەتر ئێمە سوای پاس سەنغۆرە بوو دەوردە ئەتر ئێمە لە هەرسین لە جەماعەتەکەی کە جیا بووینەوە ئەتر من و چرۆ بە یەکۆ بووین خواردن وەڵام منازەمە شەد خواردن شتەیە لاری ئەحمەر و مەی تورکیا بوو لای ئەحمەری تورکی بوو نازانم شتێکی وایە ئیلا ڕەحمەری تورکی بوو شتێکی وایە ناو هەرچی منازەمەی عالەمی هاتبوو بۆ نانی خەڵکێکی زۆر هاتن لە خێمە بوو خێمەیان ئەڵڵا بوو بەس من شتێکی باش شتێکی سێتر بۆ گێڕم من سەرم بریندار بوو سەرۆ کاتە مەجای تەدایم نەبوو وتیان مناڵەکان نەماوە تر من بۆم دەرکەوە تۆزێ عەقڵم
کامەڕ بوو لەو کاتە وەکو مناڵ ئێستا نیم 10 ساڵ بێژ نەزانی ڕۆژمە لای مەعەوتۆبیە یەکێ لە سێرەکەم دانەی وەساب نانی پلەی هەبوو یەکێ لە پلەی پاسدارەکان بۆ پلەی گەورە بوو ڕائید و عامید و شیوا بوو ئەسمە کرد لای دکتۆرەکان وەساب من چڕۆی کاک ئەحمەم لەگەڵاوە بردمتی ئەو کچەم بۆ نایەتی منیش عەقڵم ئەوە بەڕێ کردوتم هەرە کچەمە ئەوی شوو بەمێ بە ئینەکە چۆن نەدەمێن وەڵا نادەم دوایی لە دوو شوێنە مناڵ دیار نەما یەک لە خەسخانە چوونە خەسخانەکان ئەو مناڵە کەسی دیار نەبوو ئەیان برد دووەمیشیان لە کاتی ئەچوونە حەمامەوە من ئەو کچ بوو من خۆمە چوم من خزمێکم لەگەڵا بوو لەو کاتە ئەگەر خزمێکم لەگەڵا نەبوایە چرۆی کاک ئەحمەمیان نەبرد هەنی خەڵکێکی زۆر نەما خەڵکە زۆر ئەیان بر بۆ بەخێوکردنەتر وای لێ کردی دەستبەرداری مناڵەکە بوویتای یا ئەوانەی کەسوکاریان نەما بوو ئەیان بردانی با بەخێویان کردن یا یەکێ لەم مەتر لەم دوایانە بۆ کەسوکاری و مناڵانە گەڕان بۆ کەسوکاری مناڵەکان گەڕان وتیان لە خەسخانە لێمان براوە یا وتیان یەکێوی مناڵم بۆ لێ و کاتە دیار نەماوە یەکێ و لە کاتی حەمامەکان چوومەتە حەمامەتی کچەکەم لەگەڵا بۆ کچەکەم دیار نەماوە بەدەستمە نەماوە وایان لێ کرێ تۆ بچۆ ئەحمەد تۆ ئەگەڵ تۆ بچۆ حەمامەکەی خۆ بکە و ئێمە ئاگامە لە مناڵەکەتە بە تا مناڵەکەی دیار نەما لەو دوو شوێنە مناڵ هانی هەڵەبجە ون بوون نانی دیار نەمان سوراقیان چ مناڵێکی زۆر ماوە خۆ لەوێ نییە لە عێراقیژێ ماڵێکی لە مناڵەون وانە و ساڵە لە حودی عێراق هاتوو لە مووسڵ هاتوو مناڵێکی زۆریش لەوە چێ لەو شوێنە لە عێراقە بێتە بیان جۆزنەوە یان سۆراقیان بکەن یا لەو کاتە فامیان نەبوو مامۆستا لەو کاتە فامیان نەبوو بیان گەڕێن جا شتێکی لەو سێتر بۆ بگەڕمەوە دوای ماوەیەکە خەڵک گەڕایە بۆ هەڵەبجە من خۆم نەگەڕامەوە برا گەورەکەم لەگەڵ دووسێ نەفەریکا گەڕان و لۆریان یان ئێتێ بڕێیانوز بڕۆن کەلوپەلی خۆتان ئەگەر لە ماڵەما هەچتانماوە بیێنی ئەتر لۆریشتیان یان ئێتە هەڵەبجە لەو کاتە تۆزی هێمون بووی قەسوشتی نەما نا لە مەکتەبێکا بووین لە مەکتەبێکا مەکتەبەکانە چۆن کردو و ئێشتا خێمەشتیان نەیابوو مەجالیوان نەبوو خێمەشت بن بەس لە ئینەوە سۆراغیەوە بوو کە شوێنێ دابین کەن و خێمەی تیاڵن یا تەختی کەن و دوای بیکەم بەخانە تا ئیسێش ئەو خانوانەی کە لە سەنقورماوە خەڵکی هەڵەبجەی تیامەوە هەتا ئێسێژەم داقیق قسەکەم لەگەڵ خەڵکی هەڵەبجەی تیامەوە وەردوگاکەما بووە بەخان و سە خەڵکێکی زۆری لێماوە لەماوە خەڵک چوە بۆ ناو دۆزینەوە بۆ سەنقور ماوەیەکی پێچوو ئەڵڵاو عەلەم نازانم کاتەکەی چەند بوو چەندێکی پێچوو ماوە و کەی گەڕانەوە تەقریبەن ماو نیو شتێکە بوو براکان ماتەوە دایکە باوکە شتێکی زۆر سێرمان بینی سیان چی ئێستا بووە بە دوکان حالێن دوکانە سۆپەرمارشێتە ماڵێکی بچکۆلەی لێ بوو پورە ئامینەی نابوو لەگە کاک شام حەمەوە کوڕەکەی ڕۆژبوو چی ڕۆشنی سەرمان کردەوە جەگا سێرەکە پورە ئامە ماوە لە خانووە چی پورە ئامە گیانەوە چیەکەی لێرە کوڕەوەتی بۆ ئەنە بێڕەحمن ئەو دایک و باوکو نایەن سەرێکم لێبن پورە ئامە گیان دنیا وێران بوو ئێمە ڕامان کردووە و هەتە لەگەڵ خۆیان هێنا بوویان بۆ لای کوڕەکەی بۆ هەرچین سەریاس ئەمە دوای ئەوەی مانگشتێ بوو هەتە پورە ئامە گیان کێشتی بخواردنی بۆناوەتی بەخوا نازانمی شێشتیە ناوێتی بێم و ڕۆشتوە سەر ئەڵڵاو عەلەم نازانی ئەوە بەدەمی خۆیان لە دەمی خۆی براکانم بیستمەوە تی دوایی بردمان لە ئەرسینە دووچیان لە ئەرسین وەفاتیان کرد خۆش و کاک شام حەمەی و کوڕی ئەنی بەڕاستی مەئەساتێ بوو ئەی لەبیر نەکراوە دوای ئەو هەموو کارەسات و
ناڕەحەتی و بەخوا ئەو کاتە ئێستا چەند لە ئێران بوویتەوە ماڵ ئەو کاتە مرتاح بووی تا ئێستا نابێ کاری شویان وایە ئەو هەموو ڕاکردن و ڕاپەڕێن و ئەمانە هەمووی لەم میلەتە ئەمانە ڕوویاوە هەمووی ڕای کردووە دەربەدەر بووە وایە ئەم خەڵکە ئەم سەرۆکانە ئیسفادیان لەمە کردایە یەکێ لەو مقابلانەی کە لە مقابلەی سەدام کردیان مقابلەی عەلی کیمیاویان نەکرد وتیان بۆ کیمیاوی کردووە بەسەر ئێمە یەکێ لەو پیاوانەی سەوفاتی کردووە باشوو کە عوسمانەیە قسەیەکی جوانی کرد لەگەڵ عەلی کیمیاییە چی بۆ کیمیاوی پیا کردی چۆن ئەبێ سەرۆکی تۆ سەرۆکی من بیت و باوکی من بیت و کەسوکاری من بی کیمیاویەکەی بەسەر ڕۆڵی خۆتە هەتا تەنانە سەری عەلی کیمیاویم کرد گریان لە تەسویرەکە بینیم عەلی کیمیایی قسە گریان یەکێ لە مقابلەکانی کە کاکامیل بوو سە کاکامیل لە ئەڵمانیایە ئەوەی بردیان بۆ چارەسەر بۆ ئەڵمان وتی ئەمە کیمیاوەکەی تۆ بوو ڕسمی ئینەکەی پیشانە حەبوو دەرمانەکەی پیشانە ئەمە هەڵدرا بووە وتی ئەوە چییە سەیدەلێی ینی ئەوەی حاکمەکە وتی ئەو سەیدەلێ چێتی بۆ ئەو حەوانە هەمووی ئەوە ژیانی منە نانی هەتا چەندەها نەفەری ماوەسە کیمیاباران هەتا ئێستا چارەسەر نەکران بۆ دەردەوە ناڵێن هیوادارمە و ئەوانەی کە کیمیایی تەئسیریان تێکرد بەڕاستی هەموو ڕۆژێکیان مردنێک هەناسەیان تنە ژیانیان نییە خەویان نییە نانی بەڕاستی بیرێکیش لەوام بکەن و بەشم ئەوش تۆزی هەوایەکی پاک و مرتاح هەڵمژن بەڕاستی زۆر تەئسیریان ژیانیان نییە تەئسیری زۆریان لەسەرە هەم بۆ خۆش هەم بۆ خێزانەکانن ئەوانەی کە منیان ناسم بۆ کاک جەمال بەخوا کاک ڕزگای گوێ لێم قسەم بێ ئێستا یەکێکە لە ئەوانەی برینداری کیمیاکە هەتا ئێستا خزمەتێک ڕۆژەی 8 دانە جارێشوە نانیجە تۆ وەرە تۆ ڕۆژەیەک جار خۆ بشە بەڕاستی عەجەتێکی زۆرە بۆ نەکوو هەر خۆیان ینی خزم و ئامۆزاوینەکانیشان ناڕەحەت بوون یەن خزمەتی ئەو کوڕاکە ینی ئەوان مانوو بوون تاوە تۆ 38 ساڵە تۆ زەلام یەک جار نەخۆشە بێ مایە نەخۆشە بێ لۆچە کەسوکاری بێزار بێ دە وەرە کاکی تۆ لە 1970 بۆ 2005 37 ساڵە خزمەتی کوڕێکی وەڵا معاشێکی معاشەکەی بەس بەشی چارەسەری نیە برینداری کیمیاوەکە بەڕاستی هەتا نەیبینی نازانیت چییە چۆنە چییە تەنمو باسکەم هیچ نیە هەتا نەیبینی خۆ ئەڵێ ئەمە چی لەوشە 450 وەرگێ بای من ئاگام لێ هەموو ڕۆژبایی ملیۆنە جل و دایبی و بایی 500 دەرمان و یعنی ئەمە کولفەیشی نزیکی بای 2 ملیۆن مانگانە مەسوفی و کوڕای نایزە تۆ بە 400 2 ملیۆن چی لێکن مەعاشی خۆی و براکەی هێنە هەیەم بە تەدایی و دەست دەرمان بۆ کوڕ هذا سەرێکی خۆیان چێ بێ وەڵا جاجار لۆچە یەکی یارمەتیان بەس ئەتر خۆ مایە و 2 مانگ و 3 مانگ نییە ئەمە تەقریبەنەوە 4-5 ساڵە لە جێگای هاتو شوێن نییە بێتاقەتە خۆشی بێتاقەت جاری گەڕانەوە ئاچین یەکەم مەجبە گەڕای و سەدام فێڵی کرد یەکەم عەفواتی ئەوانەی گرتنیان فالی کردنی شێ لەوانە ماڵ حاجی حەماسەین دراوسێمان دراوسەیەکی ئەمەتیا بوو کوڕێکیان نەبوو کاکسۆران ئەوش ئەتر باوکو و دایک و کوڕەکەیان ئەنفال کرد نانی ئەوەی گرتیان ئەنفالیان کرد دیژە بە چاڵیان کرد عەفواتی دووەمیایەوە ئەتر ئەو کاتە عەفواتی دووەمیایە ئەمە گەڕانەوە تر یەکسەر بۆ سلێمانی لە هیچ چون بۆ باینجان و بازیانمانە لێو ماینەوە تقریبا تا شەودا هات گەڕانەوە بۆ سلێمانی هاتم بە شوێنمانە بنیانە سلێمانی لە سلێمانی نیشتەجێ بووین
دوای ماوەیە کە تووتیان کاکە ڕێگەڵە جەکراوەتەمانە تر زانیمان خەڵکە گەڕێتەوەمانە مەش گەڕانە بۆ هەڵەبجە. ئەو کاتە لە پۆلی چواری پیدایە بووم 2 ساڵ لە سلێمانی وەریان نەگرتی یان و هەڵەبجەین 2 ساڵمان فوتە 1970 فوتە لە نەوا وەریژیراین لە سلێمانی چونە ئینەکەی خۆمان نانی پۆلەکەی خۆمان چواری پیدای نای ڕەفیقەکانمان لە 6 ئاوێمە چوونە چوار نانی لە زیرەکی هەڵەبجانەیە مێشمان کامل بۆمانە نانی هەڵەبجە تەلەبەکانی بەناوبانگبوون لە سلێمانی زۆر تەلەبەی هەوەی هاتن ئەوێ هەمووی زیرە بوو نییە 2 ساڵی فەوتە هەمێشی کامل بوو ئەمانە هەمووی هەڵەبجە ناوبانگی دەرکرد دوای خەڵک هەڵەبجایەتر تا پۆلی تەقریبەن تا 5 لە سلێمانی بووم دوای گەڕاینەوە بۆ هەڵەبجە لە هەڵەبجەتە دوای گەڕانەوەمانە باسیەوە مناڵە بۆ کەموتم کاکە لەژە قاچی منایە وتیان لێکوێوتم لێ دوای خانەکانمان پاکردۆ تەرمی کچەکەشیان دەرێنە دوای 2 ساڵ تقریبا دوای 2 ساڵ تەرمیتیان لەکوێوتم ئاوە تا لێیان لەژێر قاچم خۆم بەعکسم وەڵا هەرێ ئێسقانەکەی مابوو بیرمێتر عەزیزێکی سەوزی لە بەڕەویسە بیری عەزیزەکەیشمێتر دەرێنەناویشیان بر لە پاڵ باوکو لەگەڵ باوکیان ناشتیان شتێکی لەو باسی جەنازەی کاکەحموم بۆ نەکردی کە بە پەتانێکەوە پێچا بووێن وتی هاتوێنە تۆ جەنازەکەی بناژین تقریبەن نازانم دوای مانگونی و 2 مانگ سی بەتانەکەمان لایە و خەوتوو تی تاکە گۆرەکەی لە پیا بوو دایکەن بۆ دەستنوێش تاکەکەی لە پیا بوو وتی خەوتوو نە جسمی تێکچوونێ هیچ وەکو خۆی وتی هەروە هەڵمان گرت و باشوو نە ئەی هەر هیچی لێ ناتوو ئەی هەڵمان گرت و احتیاجی و هەر جسمیشی نەرم ئەو لۆک زەلامە مرێ سەر جسمی ڕەقە بێ هیچیانم وەکو چەشبێنە وەکو تەختەی لێ کتێوە جسمی ئەرۆکو خۆی ماوە چ بوون لە شەیدان لێو ناشتبیان جەنازەکەیان لەوە چێ هەر ئەو من ئەوە ماساتم لای لەو چێکی کە لەوە غەریبتری لابێ یا لەوەی چێکە مەیتی جەنازەی زۆری بینی بێ ئێمە اینجا هاتینەوە ماڵی مامۆ جەمیلی دراوسێشمان و کوڕەکی لەگەڵ ژنێکی پیر لە ماڵیان بوو ئەوش دەستی کوڕەکەیمان نەبینیەتر هاتینەوەشیمێ ئەوشمانە دەرێنە کوڕەکەی لە ناو زەمینەکانما بوو دەستی بە دەڕەوە جسمی لە ناو ژەخانە ئەوش لە دوای ئەرەوەڵاتر هەمووی هاتن ئەرەوڵا دوای 2 ساڵەمەیان دەرێنانەوە جەنازەکان خەڵکێکی زۆری تیا بوو ئینوای ئەتر مەجالی نەبوو سەماڵی حاجی حەمزەی مناڵێکی ئەمە لە ناو ژێر زەمینەکەی خۆیانە ناشتی ئێستا شوێنەکەیشی ماوە ئێستا شوێنەکە حالیەن هیچی لێ نەکراوەکو خۆی ماوەتەوە ئەگەر حەزەکەی هەر وەکو خۆی ماوەتەوە ژێر زەمینەکەی دەمەکەی قەپات بووە ئەتر ئەڵڵاو ئەعلەم نازانم مناڵەکەی تی هەماوەیانە ئێستاش هەر ماوە دەستکاری نەکراوە تێک نەدراوە ئینشاڵڵا بە یەکۆچین سێرێکی بکە و پێشتە لە مناڵەکە لەکوێ نێژراوە ئەو شتانە ئەتای سەد بیرم نەچوو بێتەوە 10 ساڵ بووم ئێستا تەمەنم 47 ساڵە بزانێت چەندی فەرقە وایە ئێستا نایستی 7 ساڵەم و پێشەکە ئێستا تۆ تایسە بیر و نەچوو بێت تۆ شتەکە بۆ خۆی بگێڕیتەوە ئەوە بۆ خۆی ماساتە بە حیاتی من ئەو مردوانەی عەنەم لە بەرچاو لا ناچێ بە حیاتی مردنی براکەم لە بەرچاو ناچێ مردنی دراوسەکانم بەرچاو ناچێ مردی ماڵی کاک فەخرەدینم لە بەرچاو لا ناچێ کە هەموویان تیاچون کوڕێکیان نەبێ ئەوش لێوێ نەبوو لە کاتی مناڵەکە مناڵ بۆم تازە ئینەوەم نەبوو بڵێم ترسی مردوم شکا ترسم لە مردوو شکا ترسم لە تۆپ و تایارە شکا ترسم لە بوومەلەرزە شکا ترسم بە مناڵە ترسم لە چی شتە شکا سڵم لە هیچ ناکردە بڵێم سم لەوە ناکردە ئەم خەڵکە مردووە من مریژیان برم بۆ مناڵێ فامی نانێوەم نەو بڵم
زۆر غەمبارە بمانە دوایی وردە وردە گەورە بووی ئێستا تەئسیری تێ ئێستا ئیبینی چۆن واو لێەکە هەز بۆ کاتێکە کە ژیانێکی تاڵ تێ هەز بەوەکەی کە هەموو ماساتەوەینە و بەسەر هاتووە هێشتا میلە حکومەتی خۆ بوو چەوسێنێت هەز بەوەکەی کە کیمیاباران ئەنفال هەتا ئیسە نانی بەجەستەوەن بە لاشیانەوە دیار هەز بەوەکەی کە ئەنفالکرایەوە هەتا ئیسە بۆ فوفاتی کەس و کارەکەیان نەگەڕ هەر جەنازەیە لەژێ عەرزا دەرێتەوە باسی کیمیابارانە کە فرمێت لە چاوی هەڵەبجێتکی قەت لە حەزم لە شوێنی حەفلەوشن نەبوو قەت دایمەخوا حەزم لە سەقەبران بۆ حەزم لە شوێنی کە نەبوو حەزم لەوە بۆ بچم شەیدانە ببینم چێل و شتەکان تۆزە مرتاح ئەسم لەوە نەکردە بڕۆم خۆشیێدا بڕۆم پڕچێ بکەم نالێوشی لە هەڵەبجە باوەڕکە لەوشێ لە خۆشی هەڵپەڕێ جەنازەی هەڵەبجێ بێتە بێ نانی ناڕەحەت من قەت بەژارێ شتانەم نەکردو حەزشم لێ نەبووە بەڕاستی تاسیری لە ئەوانەی بکە تقریبا 4 ساڵ و 5 ساڵیش بوون نانی ئێستا وینانیان بیرماوە ماسات و ڕاکردن ئەوانەیشی وایان زۆربەیشان گێڕانەتەوە براکەمەی گێڕا ئێ مناڵم بینیوە نانی بەجێما مناڵی شیرەخوەرە هەتا کاگڕەفەتی برامەی من ڕۆشتم وتی بریندارێکم بە کۆڵە بۆ خزمێکی خۆمان وتی بریندار و کردم بە کۆڵە وتی ڕۆژمە شتنرێ لێ مناڵێکی ساوا دەهەنراوە سوق سێریەکردم توانایەوە منە باڵیگر مناڵی ها 1 ساڵ و 2 ساڵ ئەتر حەشر تر وەکو خوای گەورە تەشبیه نەبێ وەکو حەشرێ بوو تۆ ژیان و لێ تاڵ بوو بێ و تۆپتایرە بەسەر تۆ بێ وەتر ئەلە نیمچە دنیاخرێکە بۆ خۆی تۆ مناڵ ببین ئەتر لە ڕۆژی قیامەت لە مناڵ لە ئەولای خۆی یەومە یەفیڕ المەرء من ئەخیه وأمه وأبيه هەمووی لە یەکتری ڕایە کرد ئەو ساڵ کاتا ئاگاو لە دنیا نەبوو هەمووی نەفسی خۆی بوو تۆ مناڵێکی ساوا بەجێ بێڵێ لە شاخێکی بەرزی وەکو شنووری ئەمانە و ئاگاو لە خۆ نەبوو تاو بێزاربی مناڵ تازە لەدایکبووە وتی فڕێدراوە مناظەماتم بۆ ئاوەدانکردنەوەی هەڵەبجاتر هێنیان نەیە بیرمێ لۆح و تەختە و چیمان تۆ شتیانەیە ئەترەوە ماڵانەی کە زۆر وێران بوون شتیان بۆ نوشنێت چ وەریانە گەرەتم ماڵێ وێران بوو ژیانیتیان نەبوو تەختە و شتیانیان هەیە ژوورە دروستکارنیە شتێکی وا بکەنە تا تیا بژێنە تا خوا دەورێکی خێرەکات دوای دەستیان کرد بە تەوزیعاتی خواردن و خواردنەوە ئەم مزگەوتە حازرەیە کە ئیسە لێرێ ئەمە شتی تیا تەوزیع کرا خواردن و جلوبەرگە هات تەوزیعیانە کرد لێرە دووسێ سەرپەرشتیاریە بوو ئەوانە ناچین لێرە شتیان تەوزیع کرد نانی بەسەر خەڵکەکان وەکو نیمچە بایعیشی لێ هاتە بوو نانی بایعی تاوە نەبوو هەر کاتێ بەهاتای ئەدرا من ئەو شتانم بەلاو مهم نییە هەستیشی پێ ناکەم بەشداریش یەک شتیشان ناکەم نەشتومەتە مەزارەکەش هەتا ئێسام دەقە قسە لەگەڵ تۆکەم چونکەوە لە ڕۆژانی پێشترە مزاهرە کرا و مۆنومێنتە سوتا خەڵک ئەزانێ بۆچی سوتان ئەوە دەخیلەی مەسوولەکانە ماڵی عمەری خاوەرش لەم 2-3 ساڵە ئاوادان کرایە من بۆچی مەناڵێ خەڵک ژیانی نەبێ چیماباران کەسوکاری چیماباران ژیانان نەبێتتر ئینم بۆچی مۆنومێنتم بۆچی ڕستم بۆچی هەیکەلم بۆچی تۆ بڕۆ من هەیکەلێکم بۆچیە تۆ ڕسمی ئەم شەیدانە وتیان ناوی شەیدەکان هەمووی ئەزانێت چێ کەسوکاری تیاچە و تێ ماوەتەوە ئەم هەیکەلانەی شەیدان و
لەو هەیکەلا لەو شەیدانە کراوە و ئەم نازانم چێ لێشی تیا کراوە چێ لێشی ڕوتەمانەوە پارەکەیان باە بە و خەڵکی کەسوکارەی هەڵەبجە باشتر و چیمابارانی هەڵەبجە باشتر و خۆ من ناڵە میشیان بۆ نەکە خشیان بۆ کردوون یارمەتیان عەرزیان ناوتێ خانیان بۆ کردوونەتەوە بە ئەوەیش هین نەکەین بەس تۆ ئەمە چەند ساڵە تۆ چیمیابارانە ئەنفالە وەڵای من لە کۆتایی دەستخۆشی لە تۆکەم مانوو بوویت من بەڕاستی ئەمە یەکەم جارە مقابلە بکەم نێشم کردو بۆ کەسیشم باز نەکردو تر نەچمەتە بەردەمی زاعیش ئەمە یەکەم جارمە یوادارم لەبەر خاتی تو هاتم حەزم کرد ئەوەی ڕاستی بێ منانی بۆ بژێڕمەوە هیوادارم بەڕاستی بەدەم کێشەی چیماباران و هەڵەبجە زۆر جددی بن یعنی مەیکەن بەخوا بە زاتی ئەڵڵا لەوەتی زاڵم لە دایک بۆ لە ناوچوو هەی بەڕاستی مەبن بە زاڵم زاڵم پەتی کورتە نەڵی پارەمەوە سەرۆت و سامانوێ کەس بە پارە بن نەبوو سەر و سامان بەخوا سەر و سامان تا لە ناوچێ بەخوا ئەدرێتەوە بە میلەت بەخوا بەس ئەو کەسە وەکو پەنجەی کوردە لەو کەسە ئەلفێکی بەسە زۆر سوپاس زۆر مەمنون مامۆستای زێتی کێشە دەست خۆش بێ وێرانەمان وە با ببرم وار و دەردا